پرۆفیسۆر دکتۆر محەممەد عومەر سپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر و ڕاوێژکاری هەناوی. پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر دیلان ئەمیر کووردا پسپۆڕی وردی تیشک و سۆنار قەستەرەی مێشک و پەلەکان. پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کارزان سیروان پسپۆڕی وردی نەشتەرگەری هەرس و جگەر و قەڵەوی و پەنکریاس. دکتۆر سەرکەوت ڕەوف پسپۆڕی ورد لە نەخۆشیەکانی کۆندامی هەرس و جگەر و هەناوبینی. دکتۆر ڕەوا موحسین عەلی پسپۆڕی شانەزانی. دکتۆر سیزار سامان تاڵەبانی پسپۆڕی تیشک و سۆنار. دکتۆر دانا طەیب غەریب پسپۆڕی نەخۆشیەکانی هەرس و جگەر. دکتۆر عومەر حەمە غالب هەورامی پسپۆڕی نەشتەرگەری بەشی خوارەوەی کۆئەندامی هەرس. دکتۆر هێمن حسێن پسپۆڕی نەشتەرگەری بەشی خوارەوەی کۆئەندامی هەرس. دکتۆر سامی سەلیم پسپۆڕی نەخۆشیەکانی شێرپەنجە. دکتۆر هند نافع ئەیوب پسپۆڕی کۆئەندامی هەرس و جگەر و نازۆر لە منداڵاندا. دکتۆر سیڤان حسێن ساڵح پسپۆڕی وردی نەخۆشیەکانی هەرس و جگەر. بەشداریکردن بێ بەرامبەرە لە بەرواری حەڤەی حەوتی 2025 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 8 سەر لە بەیانی لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت.